سامان گوت لێمە دوایین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین ئەگەر پێمان بڵیت. لەسراو لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە ئەمڕۆ بڕیارە سایلۆی هەڵەبجە بۆ وەرگرتنی گەرم بکرێتەوە کە بڕیارە زیاتر لە 20,000 تۆن گەرمی جوتیارانی سنوورەکە وەربگیرێت. ئێستا من لە بەردەم وەڵی کاکەیەکانی هەڵەبجەم کە دیارە ئەوان داواکارییانەیە و کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیان کەمێک پێش ئێستا گرێدا و ئەویان خستە ڕووکە کاکەیەکانی کەرکووک و خانەقین لە مەترسیدان و ئەگەر دەرفە دەبێت من لەگەڵ لێکێک لە کاکەیەکانی هەڵەبجە چەڕێەوەی کە سێکێ کردووە داواکەن کە کاکەیەکان هێرێمی کوردستان لایەن کیەوە بپارێزرێن بە تایبەت ئەوانەی کە لە ئێستادا لە مەترسیدان لە ماوەی ڕابردوودا بەرێش و تونند و تیژی بوونەوە ڕەنگی خان حەزت نەبێن ئێرەوە سپاسانەکەم کیەکەن کەوا ئەو کاکەیانەی کە بۆ ناوچەی کوردستانەکانی دەروێرم لە مەترسیدان داوا لە کیەکەن کە بپارێزرێن. دیارە ڕۆی وەکو کاکەیەکانی سنووری پارێزگا هەڵەبجە و سلێمانی کۆبوونەتەوە بۆ پاراستنی کاکەیەکان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیترەوە. ئێمە ئەزانین کە ئێستا ناوچەکانن کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقان، بۆیە ئەم بەیاننامەیەمان ئاراستەی هەر سێ سەرۆکایەتیەکە کردووە، ئاراستەی ڕێکخراوە نێودەوڵەتی و جیهانیەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردو بەتەن کاکەیەکانەوە بن لەبەر ئەوەی تووشی ڕاگواستن لەسەر شوێنەکانیان و ئیتی کوشت و بڕ لە ناوچەکە کۆتایی پێبێت. داگەر ئامارەکانتان لەبێ تا چەند کاکەیەکانی کەرکووک و خانەقین بوونەتە قوربانی؟ پێ و ئامارە نافەرمی کە لە بەردەستی ئێمە دیارە ئامارەکە فەرمی نییە، بەڵام لە ماوەی ڕابردوو دابینین هێرشەکان زیادیان کردو لەگەڵ زیادبوونی هێرشەکانیش تاوەکو ئێستا 15 شەهید و 8 بریندار هەیە بەداخەوە. کاکجار دیارە کاکەیەکانی هەڵەبجە وەک پاڵپشتیەک بۆ کاکەیەکانی کەرکووک بەڕێکارە تەندروستیەکان وەک دەبینین لە پشتی منەوە داوا لە هێزەکانی پێشمەرگەکەن کە بکەڕێنەوە ئەو ناوچانەوە داوا لە حکوومەتی عێراقەکەنەوە کاکەیانەی ئەو ناوچانە بپارێزن دەبەروی لە ئێستادا لە مەترسیدان و ڕوبەڕووی هێرش و پەلاماردان دەبنەوە وەک خۆشیان ئاماژەیان پێکرد لە ماوەی ڕابردوودا کوژرا و بریندار و ڕفاندنیشانە. زۆر باشە سامان، دەمەوێت بێمەستەر بابەتی ئەو پیاوەی کە منداڵەکانی بردووەتە ناو حوشەی شارەوانی هەڵەبجە بۆی کە نەوتیان بەسەرا بکەوە بیسووتێنێ. ئەم بابەتە بەکوێ گەشتووە و دیارە بڕیار بوو دوێنێ کۆنگرە ڕۆژنامەنووسی هەندێک بەڵام نەبووە بەگشتی زانیاریەکان لەسەرم بابەتە چین؟ دیارە دوێنێ لە بەردەم شارەوانی هەڵەبجە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بەزەوە وڵاتیە و داوای شوێنێکی کردووە کە بە وتەی شارەوانی و شوێنە زیادە ڕەویەوە دوو دۆسەیتری لە دادگایە و دوو هاوڵاتی لە پێشووتریشدا داوای و شوێنیان کردووە، بەڵام بەپێی زانیاریەکانی شارەوانی و شوێنە زیادە ڕێ و ناتوانن هیچ کەسێک لەو شوێندا کار بکەن و هیچ کاسبکارێک لەو شوێندا کار بکات. لەبەرەوە ئەو ڕۆشتۆتە شارەوانی و داوای و شوێنی کردووە و گفتوگوی لەگەڵ سەرۆکی شارەوانیە کردووە. دیارە ئەو توێتی من ناتوانم ئەو شوێنت بدەمێ، ئەو لە بەرامبەردا و توێتی ڕسقی مناڵەکانی منە بڕیم ئەگەر وای بێ مناڵەکانی خۆم لە بەردەم شارەوانیە گرتێ بەردەدەم و ئەسووتێنم. ئەویش توێتی چی دەکەی بیکە من لە بەرامبەر یاسادا ئەوە دەکەم کە یاسایەکە دیارە مناڵەکانی ناوەتە شارەوانی 4 منداڵ و لەگەڵ دەبەیەک نەوت و محاولەی کردو ئەوڵی داوە کە نەوتەکە بکا بە مناڵەکانی دا و بیان سووتێنە، بەڵام دیارە بەوڵی کارمەندانی شارەوانی ڕێگری لێکراون هێڵاوە خۆی مناڵەکانی بسووتێنێ. ئێمە دواتر قسەمان لەگەڵ سەرۆکی شارەوانی ئەگەر کەوتی من بە پێی یاسا ئەجۆڵێمەوە ئەو شوێنە دیارە زیادە ڕێوە و هیچ کەسێک بۆی نییە لەو شوێندا کار بکات، لەبەرەوە شوێنەکە ناو بازارەوە شۆستەیە و لە ئێستادا ئەو کێشەوەکە خۆی ماوەتەوە داواکاری گشتیاتۆتە سەریاڵ لێکۆڵینەوە لە دۆسیەکە دەکات و هەرچەندە ئەو وڵاتیە کاسبکارە و کەلوپەلەکانی بردوێتە ئەو شوێنە بۆەوەی کە سەوزەی تێدا بفرۆشێ، بەڵام سەرۆکی شارەوانی ئاماژەی بۆ گرت کە ئەگەر ئەو وڵاتی گوێ بە شارەوانی گوێ بە یاسا نەدات ئەوە سکاڵای یاسایی لەسەر تۆمار دەکەن لەبەرەوەی لە ئەو شوێنەدا کار دەکات و سەوزە دەفرۆشێت. لە ئێستادا نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە هەڵەبجەیە هەیە. بەگشتی پامەندبوونی هاوڵاتیان بە خۆپارێزیەوە چۆنە و ئایا نەخۆشانی کام لە سنوورەکان ئێستا دێنرێتە ناو نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە؟ بۆ نمونە لە پێنجێن توشبوویەکی زۆر هەیە، ئایا خەڵکی پێنجێن دێنرێنە هەڵەبجە یا سێسایق دێنرێنە هەڵەبجە و ئەو سنوورانەی کە هێن لە ئێستادا ئەگەر زانیاری تەبێت لە هەورامان و خوڕماڵ و پێنجێن و بەمە و ئەمانە چەند توشبوو هەیە؟
بەڵێ کاکزرا دیێراگەر بەناو شاری هەڵەبجەدا بگەڕیت دەورانێک بکەی ژمارەیەکی کەم وڵاتی پابندن بەڵام بە شێوەیەک جێگەی دڵخۆشیەکە وڵاتیان پابندی ڕێنمایە تەندروستەکان و بەشێک لە بەتایبەت ناو بازاڕی هەڵەبجە دوکاندارەکان دەستکەش و دەمامک بەکاردێنن 25 توشببووی کۆرۆنا لە ئێستادا لە ناو نەخۆشخانەی وەفا کە تایبەتە بە کۆرۆنا لەوێ داغڵکراون و چارەسەر وەردەگرن دیارە دوێنێ 4 توشببووی کۆرۆنا لە هەڵەبجە چاک بوونەوە و گەڕانەوە ناو ماڵەکانی خۆیان وەک خۆش داماشت دوێ کرد لە سنووری پێنجوان ژمارەیەکی زۆر کە توشببووی کۆرۆنایە بۆی قەرەباڵقی نەخۆشخانەکانی سلێمانیەوە بەشێکی زۆری و توشبوانەی قەزای پێنجوان لە نەخۆشخانی کۆرۆنا لە هەڵەبجە داخل کراون و ئەوانش چارەسەر وەردەگرن لە منتیقەی ئەورامان تاکو ئێستا هیچ کەسێک بە کۆرۆنا تۆمار نەکراوە گەرچی پێشووتر یەکەم توشببوو لەوێ تۆمار کرا بەڵام لە ناحەی خورماڵ 5 توشببوو ببورات نزیکەی 11 توشببوو لەوێ تۆمار کراون و لە هەڵەبجە لەو نەخۆشخانەیە چارەسەر وەردەگرن بە شێوەیەکی گشتی 5 بۆ 6 توشببوویان لە ئێستادا ئۆکسیژن وەردەگرن و